باشە لە کۆبوونەوەی سەرۆکی پەرلەمان لەگەڵ سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ئێستا دەست پێ دەکات. مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان پێشوازی لە سەرۆکی پەرلەمانی ئوردن دەکات. عەبدولمونعیم عۆدات کە سەرۆکی پەرلەمانی شانشینی ئوردنە بە یاوەری شاندێک گەیشتۆتە هەرێمی کوردستان. ئێستا لە کۆبوونەوە لەگەڵ سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان خەریکە کۆبوونەوەکان دەست پێ دەکات. سەرۆکی حکوومەت پێشوازی لێ دەکات. دیارە پێشتریش لە کۆبوونەوەی لەگەڵ سەرۆک بارزانیدا سەرۆکی پەرلەمانی شانشینی ئوردن ئاماژەی بە پەیوەندیە گرنگەکانی نێوان ئوردن و هەرێمی کوردستان کردبوو و داوا دەکەن کە دووبارە پەرە بە پەیوەندیانە بدەن لە ڕووی بازرگانی و ئابووری و سیاسیشەوە. ئەوە سەرۆکی پەرلەمانی شانشینی ئوردنە عەبدولمونعیم عۆدات لەگەڵ شاندی یاوەری ئێستا لەگەڵ بەڕێز مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانن بۆی کە لەگەڵ شاندی حکوومەتی هەرێمی کوردستانیش کۆ ببنەوە کە ئێستا پێشوازی لە سەرۆکی پەرلەمانی شانشینی ئوردن دەکەن. دیارەکە لەم پەیوەندیانەدا کە باسی لێوە دەکرێت ئەوان چەند تەوەرێکی گرنگ هەیە پێوەست بە پەیوەندیەکانی نێوان شانشینی ئوردن و هەرێمی کوردستان کە پەیوەندیەکی مێژووی و دۆستانەیە لە مێژە ئەم پەیوەندیانە لە نێوان هەردوو لادا هەیە. دواتریش بڕیارە لە پرێس کۆنفرانسێکدا سەرۆکی پەرلەمانی شانشینی ئوردن ئامانجی سەردانەکەی بۆ هەرێمی کوردستان بخاتە ڕوو. دیارە ئوردن یەکێک لە وڵاتانەیە کە پەیوەندیەکی مێژووی لەگەڵ سەرکردەکانی کورد هەیە بە تایبەتی سەرۆک بارزانی کۆنسوڵخانەی لە هەرێمی کوردستانیش هەیە. ئەوان ئەیانەوێت زیاتر پەرە بە پەیوەندیەکانی خۆیان بدەن. سەرۆکی پەرلەمانی ئوردن ئەمڕۆ لەگەڵ سەرۆکایەتی پەرلەمانی کوردستانیش کۆبەوە لەگەڵ سەرۆک فراکسیۆنەکانی پەرلەمانیش کۆبوونەوەیەکی ئەنجامدا هەر لا فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێرەوە کاتژمێر 8 و بەیانی ئەمڕۆ کە گەیشت لەلایەن ڕێواز فایق سەرۆکی پەرلەمانەوە پێشوازی لێکرا و دواتریش کۆبوونەوەیەکیان ئەنجامدا. دیدارێکی لەگەڵ سەرۆک بارزانی هەبوو. ئێستاش لەگەڵ مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان کەمێکی دیکە کۆ دەبێتەوە. ئەم کۆبوونەوەیە گرنگە بۆ پێی کە هەرێمی کوردستانیش بە گرنگیەوە دەڕوانێتە پەیوەندیەکانی لەگەڵ ئوردنیش بە هەمان شێوەکو ئاماژەی پێکردووە سەرۆکی پەرلەمانی ئوردن کە پەیوەندیەکانیان لەگەڵ هەرێمی کوردستان جێبایەخ و گرنگە. سەرۆک بارزانیش لە کۆبوونەوەکەیدا لەگەڵ عەبدولمونعیم عۆدات سەرۆکی پەرلەمانی شانشینی ئوردن ئاماژەی بۆ کردبوو کە پەیوەندیەکی مێژووی و دۆستانەمان لەگەڵ ئوردن هەیە. ئەوان ستایشی ڕۆڵی هەرێمی کوردستانیان کردبووە لە ڕوبەڕووبوونەوەی تێرۆر و ئاماژە بۆ دەکەن کە ئەیانەوێت پەیوەندیەکی بەهێزتر و پتەوتریان لەگەڵ هەرێمی کوردستان هەبێت. ئەماش ئاماژە بۆ دەکات کە ئەم پەیامە دەگەێنێت کە هەرێمی کوردستان جێبایەخ و گرنگی وڵاتانی ناوچەکەیە بۆ پێی کە ئوردنیش یەکێک لە وڵاتە دیارەکانی ناوچەکەیە و ئەم پەیوەندیانە دەتوانن کاریگەریان لەسەر پەیوەندیەکانی داهاتووی هەرێمی کوردستان هەبێت. ئەوان ڕۆڵی سەرکردایەتی هەرێمی کوردستان لە پتەوکردنی ئەم پەیوەندیانە بەرز دەنرخێنن بە تایبەتی کامڕۆ لەگەڵ سەرۆک بارزانیش کۆبوونەوەیەکیان ئەنجام داوە. ئێستا شوکو دەبینن لەگەڵ سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان مەسرور بارزانی لە کۆبوونەوەدان. دیارەکە سەرۆکی پەرلەمانی ئوردن بە یاوەری ژمارێک لە ئەندامانی شاندەکەی کە لەوانە دکتۆر مونتەسەر ئەلعەقا باڵیۆزی شانشینی ئوردن لە عێراق و ژمارێک پەرلەمانتاری ئوردنی هاتوونەتە هەرێمی کوردستان. ئەوان سپاس و سڵاوی پێزانینی شاه عەبدوڵای دووەم پاشای ئوردنیان گەیاندۆتە سەرکردایەتی هەرێمی کوردستان بە تایبەتی لە کۆبوونەوەکەیان لەگەڵ سەرۆک بارزانی ئاماژەیان بە خەبات و ماندووبوونی سەرۆک بارزانی و قوربانیدانی پێشمەرگە و گەلی کوردستان لە شەڕی دژی تیرۆردا کردووە و جەختیشیان لەوە کردوتەوە کە ئوردن خوازیاری ئەوەیە کە سەقامگیری و بوژانەوەی هەرێمی کوردستان گەشەی زیاتر بەخۆیەوە ببینێت و هەروەها پەیوەندیەکانی هەردوولا لەسەر بنەمای دۆستایەتی و بەرژەوەندی هاوبەش و سەقامگیری عێراق بەرفراوانتر بن. و هەروەکو ئێستا دەبینن کۆبوونەوەی نێوان سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان و سەرۆکی پەرلەمانی شانشینی ئوردن ئێستا دەستی پێ کردووە. کۆمەڵێک پرسی تایبەت هەن لە نێوان هەردوو لادا کە باسی لێوە دەکرێت. ئوردن یەکێک لە وڵاتانی عەرەبین گرنگی ناوچەکەیە کە پەیوەندیی پتەوی مێژووی لەگەڵ هەرێمی کوردستان هەیە. لەم پەیوەندیانەدا و لەم کۆبوونەوانەدا ئاڵوگۆڕی ئەو بیرۆڕایانە دەکرێت کە هەردوو لا لەسەری پێویستە قسە بکەن بە تایبەتی لە بواری بازرگانی پەیوەندی سیاسی و مێژووی کە ئێستا لە ناوچەکە هەردوو لا هەیەە. هەرێمی کوردستان بە ڕوبەڕووبوونەوەی تیرۆر و ئەو ڕۆڵە گرنگە ئاشتیانەی کە لە ناوچەکە گێڕاویەتی بەردەوام جێگەی سەرنج و بایەخی وڵاتانی ناوچەکە بووە. ئێستاش لەم کۆبوونەوەیەدا زیاتر باس لە ئەم پەیوەندیە مێژووی و دۆستانە گرنگەی نێوان شانشینی ئوردن و هەرێمی کوردستان دەکرێت. بەڵێ وەکو دەبینن کۆبوونەوەی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانە لەگەڵ سەرۆکی پەرلەمانی ئوردن کە ئێستا لە لای سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانن بۆی کە لەگەڵ شاندی یاوەری لەگەڵ سەرۆکی حکوومەت کۆ ببنەوە. دیارە لە کۆبوونەوەکەدا پێشووتریش ئەم سەرۆکی پەرلەمانی ئوردن کە بەیانی ئەمڕۆ گەیشتە هەرێمی کوردستان
لە فڕۆکەخانەی نێودوڵەتی هەولێرەوە پێشوازی لێکرا لەگەڵ سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان و هەروەها فراکسیۆنەکان و سەرۆک فراکسیۆنەکانی پەرلەمانی کوردستان کۆبەوە ئاماژەی بە گرنگی و ڕۆڵی هەرێمی کوردستان لە ناوچەکە کرد. دواتریش دیدارێکی تایبەتی لەگەڵ سەرۆک بارزانی هەبوو، ئاماژەیان بە ڕۆڵی سەرۆک بارزانی قوربانیدانی پێشمەرگە و پەیوەندیەکانی نێوان هەرێمی کوردستان و ئوردن کردەوە کە بە مێژووی و دۆستانە و نمونەی وەسفیان کرد. هەروەها سەرۆک بارزانیش ئاماژەی بە ڕۆڵی شاع عەبدوڵڵا لە بنیادنانی سەقامگیری و پێشکەوتن و قوڵترکردنی دۆستایەتی نێوان هەردوو لا کردەوە و پێزانینی بۆ هەڵوێستی پاشای ئوردن هەبوو لە پاڵپشتیکردنی هەرێمی کوردستان لە شەڕی داعشدا. ئێستاش عەبدولمونعەم ئەلعەودات سەرۆکی پەرلەمانی شانشینی ئوردن لەگەڵ شاندی یاوەری کە باڵگۆزی شانشینی ئوردن لە عێراقیش ئەلمونتەسەر ئەعقلە هاوڕێتی شاندەکە دەکات لەگەڵ ژمارێک پەرلەمانتاری ئوردنی ئێستا لە کۆبوونەوەن لەگەڵ سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان. ئەوان لە کۆبوونەوەکاندا باس لە ڕۆڵی باڵای هەرێمی کوردستان لە ڕوبەڕووبوونەوەی تێرۆر، هەروەها ڕۆڵی ئاشتی خوازانی هەرێمی کوردستان لە بەرقرارکردنی ئاشتی و ئاسایش لە ناوچەکە دەکەنەوە. ئەمەش هەر لە کۆبوونەوەکانی پێشووتریدا ئەمڕۆ باسی لێوە کردووە. سەرۆکی پەرلەمانی ئوردن کارێمی کوردستان پێگەیەکی گرنگ و هەروەها جێبایەخی بۆ ئوردن هەیە. ئەمەش لە درێژی هەوڵەکانی هەرێمی کوردستانە بۆ زیاتر بەرجەستەکردنی ڕۆڵی ئاشتی خوازانە و دیموکراتیانی هەرێمی کوردستان لە ناوچەکە لە پەیوەندیەکانی لەگەڵ وڵاتانی ناوچەکە، هەروەها خەبات و ماندووبوون و قوربانیدانی هێزەکانی پێشمەرگە لە شەڕی دژی تیرۆر کە مێژوویەکی دێرینی هەیە و هەروەها لە ماوەکانی ڕابردووشدا لە شەڕی دژی داعش ئەوەی سەلماند کە هەرێمی کوردستان بەردەوام پێشەنگە لە ڕوبەڕووبوونەوەی تێرۆر و توندڕەوی و توندوتیژی لە ناوچەکەدا. و ئەمڕۆژ وەکو دەبینن سەرۆکی پەرلەمانی شانشینی ئوردن هاتۆتە هەرێمی کوردستان لەگەڵ بەرپرسانی باڵای هەرێمی کوردستان کۆبوونەوە دەکات بە ئامانجی ئەوەی کە پەیوەندیەکانی نێوان هەردوولا پتەوتر و بەهێزتر ببێت، وەکو خۆیان ئاماژەی پێدەکەن کەم پەیوەندیانە پەیوەندیەکی مێژووی و دۆستانەیە لەسەر بنەمای پەیوەندیەکی مێژووی پتە و بنیاد نراوە. هەروەها لە کۆبوونەوەکەدا ئاماژیان بە ڕۆڵی هەرێمی کوردستان و هەروەها قوربانیدان و خەباتی پێشمەرگە و ماندووبوونی سەرۆک بارزانی لە شەڕی ڕوبەڕووبوونەوەی تێرۆر و ئەو سەقامگیری و ئاشتی کە ئێستا هەیە کردوتەوە. هەروەها سەرۆک بارزانی ئاماژەی بۆ کردووە کە ئەم پەیوەندیانە پێویستە گەشەی زیاتر بەخۆیانەوە ببینن پەیوەندیەکی دۆستانە لەسەر بنەمای بەرژەوەندی هاوبەش و سەقامگیری ناوچەکەی. ئێستا شوکو دەبینن سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ سەرۆکی پەرلەمانی ئوردن لا کۆبوونەوەدا.